بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە و هەڵسوراوان سڵاوم کاتتان باش. خۆشحاڵم کە لە یەکێکتر لە بەرنامەکانی کۆمەڵە و سوراوانەوە دینە لای ئێوەی خۆشەویست. ئازیزان، ئەباتی ڕۆژانەی بزوتنەوە پێشکەوتن خوازەکان لە ئێران و کوردستان و ئینسانە پێشکەوتوەکانی تری ناو کۆمەڵگا شاهدی لە ڕەوتێکی پێشکەوتن خواز دەدەن. ڕەوتێک کە سەرڕای سەرکوت و داپڵۆسێنی زیاتر لە 4 دەهەی کۆماری ئیسلامی پێشی پێنەگیراوە. بە لە بەرچاوگرتنی ناوەرۆکی خاستەکانی ئەم ڕەوتە وەک خواستی کرێکاران، ژنان، لایەنگرانی مافی منداڵان دەتوانین بڵێن کە ئەم ڕەوتە چەپە یان بەرەو چەپبوون هەنگاو هەڵدەهێنێت. لەگەڵ ئەم ڕادە لە بەرەو چەپبوون کۆمەڵگای ئێران کەچی بۆشاییەک لە نێوان ڕێکخراوە چەپەکانی ئۆپۆزیسیۆن و ئەو چین و توێژە کۆمەڵایەتیانە دەبیندرێت کە ئەمڕۆ نوێنەرایەتی ئەو ڕەوتە پێشکەوتن خوازانە دەکەن. هۆی بوونی ئەم بۆشاییانە چییە و چۆن دەتوانن کەم بکرێنەوە؟ ئەمانە و چەند پرسیاری تر ئاراستەی میوانی بەڕێزی بەرنامەکەم هاوڕێ عادڵی ئەلیاسی ئەندامی کومیتەی ناوەندی دەکەین و لەسەری قسە و باسەکەین. تکایە ئێوەش لە درێژەدا هاوڕێمان بن. هاوڕێ عادڵ، سەرەتا لەلایەن بەرنامەی کۆمەڵە و خەڵسوڕاوان و ستافی ئەم بەرنامەیەوە زۆر بەخێراتن دەکەم و پرسیاری یەکەمم بەوە دەست پێکەم کە هۆی بوونی بۆشایی لە نێوان ڕەوتە پێشکەوتن خوازەکانی ناو کۆمەڵگای ئێران و ڕێکخراوە سیاسیە چەپەکان کە لە ئۆپۆزیسیۆنی ڕژیمدان چییە ڕایتۆ؟ زۆر سپاس بۆ ئێوە و سڵاوی شمەیە لە خدمەت هەموو بینەرانی بەرنامەکە. شاید گرنگترین هۆکاری ئەو وەزیەتە هەرەوە بێ هەموو لەوانەیە بینەران پێی بزانن ئەویش بوونی دەبوو دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامیە کە لەوێ کاری کردووە پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان کۆمەڵانی خەڵک، هێزە پێشکەوت و خوازەکان و ئەو ڕێکخراوە چەپ و سۆسیالیستانە کە لەو کۆمەلگا پێکاتون وجودی نەبێ و عملاً هەسوڕەوانی و حزب و ڕێکخراوە سیاسیانەی لە ماوەی زۆرتر لە 4 دەها سەرکوت کراون، ئەعدام کراون و یانەوەی کە ناچار کراون وڵات بەجێبێڵن و ڕەوانەی هەندەران بن. ئەوە لەوانەیە گرنگترین هۆکاری بێ. بەڵام لە واقعە ئەوە ناتوانێت تەوزیحی هەموو واقعیەتەکە بدا. زۆرجار لەلایەن لانیکەم هێزە سیاسیە چەپەکانەوە ئەوە وەک نەتەنها گرنگترین هۆکاری ئەو وەزیەتە بەڵکو وەک تەنها هۆکاریش تەنانەت معرفیەکرێت. بە باوەڕی من ئەوە ناتوانێت بە تەواوی واقعیەتی ئەو زمانەی کە تۆ بە بەشێکی ئشارە پێکە یانی ئەو بۆشاییەکە لە نێوان بزوتنەوە پێشکەوت و خوازەکان کە من پێڵێن چەپی کۆمەڵایەتی لەگەڵ چەپی کۆمەڵایەتی هەیە ئەو بۆشایە تەوزیح بدا. گۆشەیەکی ئەخاتە ژێر تیشکی ڕووناکیەوە، بەڵام گۆشەکانی تری هەروەک تاریک ئێڵێتەوە. بە دوایە حتممە هەوڵەدەم تەوزیح بدەم کە بۆچی ئەو باستە ئێستا گرنگە، بۆچی ئەبێ ئەمە ئێستا قسەی لێوە بکەین و لە بەرژەوەندی کولەن بزوتنەوەی چەپدان نییە کە ئێمە هەموو گۆشە و زەوایای تاریکی ئەم باسە نەخینە ژێر باس و لێکۆڵینەوە. دەی ئەگەر مەسئلەی سەرکوت ئەتوانێت گرنگترین هۆکارەکەی بێ، بەڵام هەموو وەزیەتەکە تۆزیح نادا، چه هۆکارگەلێکی تر وجودی هەیە کە ئەتوانێت ئەو وەزیەتە تۆزیحی باشتر بدا، ڕووناکیێکی زۆرتر بخاتە سەرم پرسیارە. بەڕای من بەشێکی تری دلیلی ئەو وەزیەتە ئێستا ڕەفتار و کردار و بینشی ئەوەیە کە من پێڵێم چەپی تەحەزب یافتە یا چەپی حزبی، ئەو ینی ئەو چەپەی کە توانیوێتی لە حزب و ڕێکخراوی سیاسیدا خۆی متشەکل بکە. لە ماوەی لانیکەم 40 ساڵی ڕابردووە توانیوێتی خۆی بە کۆمەلگا بناسێنێت و چارتی سازمانی متفاوتی بۆ خۆی شکل پێ بدا. ئەو چەپی حزبیە بە باوەڕی من نەیتوانیوە خۆی لەگەڵ ئەو شەرایەتە تەطبیق بدا کە ئەلجوملە سەرکوت و داپڵۆسینی کۆماری ئیسلامی بەشێکێتی. نەتەنها لە هەوڵی نەداوە کە خۆی پەیوەندی خۆی لەگەڵ چەپی کۆمەڵایەتی لە هەلومەرجی وجودی دیکتاتۆری سەرکوتگەری کۆماری ئیسلامیە پتە بکە،
بەڵکو خودی سەرکوت و داپلۆسینی کۆماری ئیسلامی ئەو دەڕندەیەی کە کۆماری ئیسلامی لە دژی هێزە چەپ و سۆسیالیستەکان بەکاری هێناوە ئەوەی بە نەوعێک نەتەنها وەکو دەلیل بەڵکو وەکو بیانویش بەطرح کردووە تا بەڵکو موقعیەتی خۆی یا ئەرکی خۆی سوکتر بکات و لە فکری دۆزینەوەی ڕێگە حەلێک نەبێ کە بەرئەساسی ئەوە بتوانێت سەرڕای وجودی کۆماری ئیسلامی سەرکوتگەریەکەی دەرەجەیەک لە پەیوەندی لەگەڵ بزوتنەوەی چەپی کۆمەڵایەتی حفز بکە. دەی باشە بۆ نەیتوانی وە خۆی تەطبیق بکە بەرئەساسی چ شتێک نەیتوانی وە خۆی تەطبیق بدە شاید یەکێک لە ئەساسی ترینەکەیەوە بێ ئەوەی نەخستوتە دەستوکاری خۆیەوە کولەن خۆی بێمەسئولیت کردووە لەوەی کە چەپی حزبی ئەبێ کاتێک کاریگەری لەسەر ڕەوتر و داوەکانە بێ پەیوەندیەکی لەگەڵ چەپی کۆمەڵایەتیە بێ ئەوەی کولەن لە دەستوری کاری خۆی خارج کردووە ئەرزیابی لە پێشڕەوی لە عەقب نشینیەکانی خۆی لەو بارەوە ناکات و بە شوێن ئەو دلیلی ئەو پرسیارە ناگەڕێت بۆچی لە ئەوجی پێشکەوتووی چەپی کۆمەڵایەتیە حزبی چەپی سیاسی ئەمڕۆ نەیتوانیوە لە ناو جەرگەی ئەو بزوتنەوانە دەرەجەی لە جێپێ پەیدا بکات لەوێ کە سەرڕای سەرکوتیش عەرزم کردی بۆشایی دەکرێتەوە بۆیە بۆ ئێستا تەوزیحی ئەوە بدەم ئایا بۆ ناتوانێت سەرکوت تەنها دلیل بێ کاک ئەسەد با نمونە بێنینەوە خۆ سەرکوت لە مەوەردی کۆمەڵەشەوە حکومەکە وانە هیچ کەس ناتوانێت بڵێەوە کۆمەڵە لە کۆماری ئیسلامی سەرکوتی ناگە هەسووڕاوانی ناگرێت یان نەیگرتووە یان بۆشایی لێ بەرتەکس نەکردو هەموو ئەوانە لە مەوەردی کۆمەڵەشەوە سەدکەکە بەڵام کۆمەڵە بە باوەڕی من توانیوێتی هەمیشە ئەو پرسیارە بکاتە دەغدغەی فکری خۆی بکاتە مشکلی فکری خۆی کە من چۆن نەتوانم پەیوەندی خۆم لەگەڵ چەپی کۆمەڵایەتیە حفز بکەم و سیاسەتی ڕۆژانەی بەرەساسی ئەو معیارە تەنزیم کردووە یعنی هەڵی سنگاندووە ئایا سیاسەتەکانی من عملکردی من لە خزمەت تەقویەتی بزوتنەوەی چەپی کۆمەڵایەتیە هەیە پەیوەندی من لەگەڵ ئەو بزوتنەوە لەگەڵ ئەو کۆمەلگا حفز دەکات و لەو شوێنەی کە وەڵامەکە منفی بووە دەست بە پێداچوونەوەی کردووە و ڕێگا حەل و ڕێکارێکی کردوتە بەرکە ئەو پەیوەندی حفز کردووە بە شێوەیە کە سەرڕای سەرکوتی کۆماری ئیسلامی لە ماوەی زیاتر لە 14 کۆمەڵا ئەمڕۆ بە ئیدعای دۆستان و دوژمنانی توانیوێتی ئەو بۆشایی کە هەیە و سەرکوت دروستیکردەوە بە زۆر کەم بکاتەوە بەڕاست ینی پەیوەندیەکەی خۆی لەگەڵ چەپی کۆمەڵایەتی نەپچڕادووە بەڵام ئەمە لە حاڵێکە چەپی حزبی کۆمەلگای ئێران بەداخەوە ئەو پەیوەندی پچراوە و یەکێک لە یەکەمین هەنگاوەکانی کە وایە هەڵی بگرتەوەی کە ئەوەی بکرداتە مەعزلی خۆی بیوتای ئەمە مشکلە ئێستا لە لای چەپی حزبی ئێران ئەوە وەکو مشکل نابیندرێ ئەوە وەکو مشکل نابیندرێ قسەی لێوە ناکرێ حتا وەکو بڤە ئەبیندرێ وەکو وا بینرێک ئەوە نابێت خراپەکەی نقطە زعفەکانی خۆمان باسکەنەوە دوژمنانمان هێرش خۆمانمان نەفیەکەنەوە قسانە جا بۆیە لەو مۆقعەتی کە قەراری گرتووە زۆر ڕازیە چەپی حزبی ئێران زۆر ڕازی لەوەی کە حتا پەیوەندیەکەی بەرقەرارنی لەگەڵ چەپی کۆمەڵایەتی وەیوادارم کە بتوانین بچینە سەر چەند هۆکاری ئەسڵی کە ئەو هەلومەرجەی بە وجود ناوەی فەقی ئەوڵیندانەکەم باس کرد کە باسەکەمان زۆر لەمەوەڵەوە دوور و درێژ نەبێت باش لە قسەکان تا زۆر جەخت و ئەرکی زۆرترە خەیتە سەر ڕێکخراوە سیاسیە چەپەکان بۆچی تەنها ڕێکخراوەکان بۆچی ئەمانە من دەعاتم کردی تەنها ڕێکخراوەکان نە بەڵام بە باوەڕێ من ئەگەر مەسئلەی داپلۆسین و سەرکوتی کۆماری ئیسلامی مەفروض بگرینەوە تەئسیری هەیە و تەئسیری زۆر ئەساسیشی هەیە ئەو وەختە بینین بە شۆن هۆکارەکانی تراگەڕێن من زۆرتر زەختم لەسەرەوەیە من ئەزانم هەموو بینەران و هەموو ئەوانەی تەنانە دەگەست علاقەیەکی عجیب و غەریبیشیان بە سیاسەت و چارەنووسی چەپی حزبیش نەبێ ئەزانن کە سەرکوتی کۆماری ئیسلامی دلیلێکی ئەسڵیە بۆەوەی کە حزبی ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی شانسی ئەوە پەیدا ناکە کە پەیوەندیەکی ڕاستەخۆی لەگەڵ کۆمەڵانی خەڵکو و بزوتنەوە پەیوەندیدارەکانە بێ ئەوە مەفروزە و من زۆر پێم خۆش لەسەرەوەی کە هەموو خەڵکی زانێ قسە بکەم پێم خۆشە لەسەر ئەو جەمبەر لە قەزیەکە قسە بکەین کە کەمتر باسی لێوەکرێت بەتە عەرزی منەوە نییە کە قسەی لێوە ناکرێت بەڵام بەتەوەری نسبی زۆر کەمتر ناوی لێبرێ ئەویش ئەو مەسەلەی نەخشی خودی حزبەکانە ئەوڵین دلیلەکەم باس وتم کولەن ئەوە معزلی ئێستا چەپی حزبی نییە کە بڵێ چەپی کۆمەلگا چەپی کۆمەڵایەتی گەشاکات لە پێشڕەویایە بەڵام چەپی حزبی ناتوانێت پێگەیەک لەناو چەپی کۆمەڵایەتی پێدا لەناو کۆمەلگا پەیدا بکات بۆ
كلن پرسیاری بۆ لای مەترحنەوە ئیشکالی یەکەمە. ئیشکالی دووەم ئەوەیە هەرشایەتی هەر بۆ دلیلەکە بە دوای جوابی ئەو پرسیاری ئەو وەڵانە گەڕاوە کلن خۆی نەتوانیوە تازە بکاتەوە چەپی حزبی، هەم لەبارەی چارتی ڕێکخراوەیەوە، هەم لەباری ئەوەی کە گفتمانی خۆی گفتمانی پێشکەوتوخوازی خۆی گفتمانی سوسیالیست کۆمەلگایەکی دوای کۆمەلگای سەرمایه‌داری بە زمانێک بیڵێ بە زمانی تعریف بکە کە جەذاب بێ بۆ کۆمەڵانی خەڵک لێی وەربگرێن و بتوانێت معنی ئیمڕۆژی پێ بدا، تەنها پرۆژەیەک بۆ داهاتوویەکی دوور و درێژ نەبێ. سۆسیالیزم کۆمەلگایەکە بەدەست کرێکا زەحمەتکێش هێزی چەپەوە بێت، ئەمڕۆ ئەبێ ئێمە نیشانەکانی یان نەتیجەکەی بە کۆمەڵانی خەڵک بڵین، نەک ئەوەی کە حواڵەیان بکەین بۆ داهاتوویە کە خۆشمان ناتوانین ئەدەسە دەقیقی بدەین. ئەوەش یەکی لە ئەشکالەکەیت، یعنی بە زمانی ئەمڕۆژی ناتوانێت لەگەڵ کۆمەڵانی خەڵک قسە بکات، بە زمانی ئەمڕۆژی یانی سیاسی قسەکردن، چەپی حزبی ئیدئۆلۆژی قسە ئاکات. ناڵم خراپە، بەڵام ئەوە جەزا بۆ کۆمەڵانی خەڵک نییە. با نمونەیەکت بۆ بێنمەوە. ئاماری لەم دوایانەدا دەفتەری مرکزی ئاماری کۆماری ئیسلامی ئامارێکی لە نەبوونی پرد لە کۆمەلگای ئێراندا و تویەتی 2800 دانە پرد هەر ئەمڕۆ لازمە بۆ ئەوەی کە پەیوەندی لە بین ناوچەگەلی مختلف لە ئێران بەرقرار بێ بە شێوەیە کە زەرورەتی ژیان ئەمڕۆ خوازێ، یعنی پرۆژەی زۆر دوور و درێژی هەر ئەمڕۆ پێویستە 2800 پرد دەی چەپە بێ بڵێم ئەو پردەم بۆ نمونەڵێم چۆن دروستەکە، نیروگای برق پێویستە چۆن دروستی ئەکات، ماڵ و مەسکن پێویستە چۆن دروستیەکە، کرێکار ئەگەر سبەینێ قودرەت کەوتە دەستی و حزبی سیاسی و کولەن چەپی کۆمەلگا لە ڕاستی قودرەتە قەراری گرت چۆن بیمەی کۆمەڵایەتی بۆ کۆمەڵانی خەڵکدا، یعنی ئەبێ بە ئامار و ئەرقام بە زمان و کارشناسانە بە کۆمەڵانی خەڵک بڵێت، نەک تەنها ئەوەی کە ئەگەر کۆمونیستەکان ئەگەر کرێکار حکوومەتی بەدەستەوە بێ هەموو مشکل حەلە بێ ئەمە سوسیالیست پیادە ئەەکەین کۆمەلگا بە ئاسایش ئەگات ئاسوودەیی بە هەموو ئەگات ئەوە بە دوایی بۆ خۆی نازانێت بڵێت چۆنیەکەی بێت هەرەوەی کە بە شێوەیەکی زۆر مشخص بە زمانی سیاسی بە زمانی ئاماری بە زمانی کارشناسانە تۆ بڵێ 2800 دانە پر چۆن دروستەکەی بێکاری 14 ملیۆن کرێکار چۆن ئەدەی، حەقی بازنشستگی نزیکەی 28 ملیۆن خەڵک چۆن ئەدەی، یعنی ئەمە یانی زمانی سیاسی کە ئەوەت کە تۆ لە بەرنامەت لە ئستراتیژی باسی ئیدۆلۆژیەکەت بکە باشی جەهانبینیەکەت بکە، بەڵام لەسەر مشکلاتی ڕۆژ ئەبێ قسەی ڕۆژ بە زمانی ڕۆژ لەگەڵ خەڵکەکە قسە بکەیت و ئەوانە تێکەڵ بە یەک نەکەی لە حاڵەکە زمانی تەهیجی، زمانی شعاری، زمانی حەماسی ئەوە سەرا پای گفتمانی چەپی حزبی تاپۆشیوە کارێکی کردووە کە لەگەڵ کۆمەڵانی خەڵکیان لەگەڵ گفتمانە زۆر ناناسنەوە و چونکە کاتی ئەوەشیان نیوە بڕۆن ئیدۆلۆژیەکەی بخوێنەوە مەبانی فکرەکەی بخوێنەوە مێژوەکەی بخوێنەوە کرێکاری برسی و خەڵکی فەقیرۆژەکەی کاتی ئەوەیە خەباتی 250 ساڵی سوسیالیستەکان بخوێنێتەوە و تاقیب بکات و جادوایی مەسەڵەن ڕوانگەی فلان حزبی سیاسی ئێرانی تیا بگونجێنێت، ئەوە یەکی خۆی تازە ناکاتەوە بە زمانی ئیمڕۆژی لەگەڵ خەڵکەکە گفتوگۆ ناکات. مەسئلەیەکی دووەمیش ئەوەیە بە تەواوی لە علم دوور کەوتەوە چەپی حزبی ئێرانی کاگەسعەد چاو لێ بکە دەستاوردهای علمی ئەمڕۆژی زۆر جێگەی سەرنجن بۆ هەر کەسێک کە پێی خۆش بێ شکۆلەترین گۆڕانکاری لە هەر عەرزەیەکی کۆمەڵایەتیە بەدی بێنێت، لە بواری ئابووریە، لە باری کۆمەڵایەتیە، لە باری کولتوریە، لە هەر زمینەیە کە تۆ پێت خۆش بێ گۆڕانکاری بەدەستبێنی ئەبێ بڕۆی تاقیب بکەی بزانی دەستاوردهای علمی ئەمڕۆژی لە چ حەدێکایە و بەو ئاگاهیە بەو دانشەوە واردی گفتمانی سیاسی ئەمڕۆژی بی و بتوانی لە بەرابەر هێزی ڕاستی کۆمەلگا خەت ئەلم بکەیت و خۆت بنوێنی، ینی بە زانستەوە بە علمەوە بتوانی لە مەقابلی بەرابەرەکە تەزاهر بی، نە دووبارە هەر بە تەهیج و شعاری و زەندەباد و مردەباد. ئەمە خاڵێکی لاوازی چەپی تەحەزوب یافتەیە یا چەپی حزبیە کە کارێکەکە ئێمە وکاتی وهاتووە بە لە جوابی پرسیارەکەی جەنابتە کە زەختەکە زۆرتر بخێن بڵێن تەکانێ ئەبێ بخوام چەپە ئەجملە لەم ئەرسانە کە بتوانێت هەنگاو بەرەو پێش بنێت. خاڵی تیش باسکەم بابەسەکە زۆر دوور و درێژ نەبێ ئەویش نوعی تەعەسوبگەراییە، نوعی هەم تەعەسوب هەم تەقەدس، یعنی کولەن گفتمانەکەی خۆی لە جیاتیەوەی کە ڕەنگوڕوویەکی منطقی علمی
ئیمڕۆژی پێ بدات تەقەدوسیەکە ئەوەی لەگەڵ ماهیەتی بەڕاستی چەپبوون و سوسیالیزمبوون ناگونجێ چەپەکان هیچ شتێک بەلایەنەوە تەقەدوسی نییە بەڵکو هەموو شتێک وەکو لە حاڵەتی گۆڕان ئابینن بە خۆلی خودی مارس هەموو شتێک ئەگۆڕێ بژگەم لە خودی گۆڕان تۆ ئەبێ ئەو بەش باوەڕەکەی خۆت ئەنگیزەکەی خۆت بەرنامەی کۆمەڵایەتەکەی خۆت بۆ گۆڕانکاری وەکو پرۆژەیەکی سیاسی علمی منطقی بە کۆمەلگا بناسەری نەک وەکو تەقەدوسێک کە ئەبێ پیرۆز ڕابگیرێ و شەو ڕۆژ بە قەد و باڵایە هەڵبڵێ هەر بۆ خۆش بە قەد و باڵایە هەڵبڵێ بازدەهی کۆمەڵایەتی یا پژواکی کۆمەڵایەتەکەی بۆت ئەهمیەتی نەبێ ئەوەش مشکلێکە کە بەداخەوە ئەو مەسئلەی تەقەدوسگەرایی فکرەتی چەپکارێکی کردووە چونکە کۆمەلگا لە تەقەدوسگەرایی ماندووە عملاً بێزارە ئەویش لەو وارەوە زۆر بەلایەوە جەزاب نابێت تەقەدوسگەرایەکەش فقط فکرێتەکەی نییە حەزمانەیە سەرۆکەکەشی کردوتە پرۆژەیەکی تەقەدوسگەرایی پێی مقەدەسە شەو عەکسی لە دار و دیوار هەڵەواسێ تەواوی منبعی دانشەکەی هەرو ڕئیسی حزبەکەی خۆیەتی تەواوی منابعی علمی تر بەدەستێنانی زانست و ئیطلاعات بەلایەوە خامۆشە و هەر قسێکی لەگەڵەکەی ئەڵێ بە قەولی هاوڕێ فلانە کەس فلان ئەمە بۆ کەسێکە هیچ تعلقێکی تا ئێستایی بۆ حزبانە نەوێ حزبی چەپی بەرەی چەپ حزبی سیاسی چەپ ئەو جەزاب نامێنێت چونکە بۆ ئەو زۆر مەسەلە نیە تۆ ڕئیسەکەیت کە حزبەکەی من و تۆ کێ لە ڕاستیا قەراری گرتووە زۆرتر علاقەمەندە کە بزانێت لەباری عەمەڵیەوە چ گۆڕانکاریەکە ئەمڕۆ نە سبەینە نە دوو سبەی نە 10 ساڵی تر و لە پرۆژەیەکی 100 ساڵی هەر ئەمڕۆ چ گۆڕانکاریەک لەسەر لە ژیانی ئەوە بەدیدێنی و چونکە چەپی حزبی لەو گفتمانی سیاسی و ئیمڕۆژی و گۆڕانکاری ڕۆژمەڕۆ و تەدریجە دوورکەوتەوە بەداخەوە ئەو بۆشایی زۆرتر کردێتەوە لەگەڵ چەپی کۆمەڵایەتی هەر بۆیە من پێم ناحەق نییە کە ئەو زەختە دوای مەسئلەی سەرکوت و وتمەوە مەفروزە بخەینە سەر ڕێکخراوی چەپی سیاسی و بڵێن کاتی ئەوە هاتوو بۆیەکی لەو ڕۆتە مێژویانە بدوانەکەوین کاتی ئەوە هاتووە کە ئەم باسانە مەترح بکەین و بە شوێن ڕێگە حەلێکەوە بین بووین باشە ئەمە ئەوە گەێنەی کە بڵین مەبەست ئەوەیە کە ئەم ڕێکخراوانە لە زمانەی خۆیان دواکەوتونیان بە مەتەلە کوردیەگەڵێ ڕۆڵەی زمانی خۆیان نین بە دەرەجەیەکی زۆر بەڵێ وایە بەداخەوە چونکە زمانی خۆ ئەوەیە کە کۆمەلگاکەت بناسی کۆمەلگا ناسینیش تۆ بێ بڕۆی متالعی بکەیت ئەبێ بڕۆی ساختارەکەی بکوێنیتەوە بێ فعل و انفعالاتەکەی دەربکەی بێ بافتی کۆمەڵایەت و بافتی چینایەتەکەی پێ بزانی ئەبێ ماهیەتی دەسەڵات بزانی ئەبی چین و توێژە کۆمەڵایەتەکان متالعە بکەی ئەمە قسەی ئامار و ئەرقام و خوێندنەوەی مەیدانیە قسەی ئیدئۆلۆژیک و قسەی ئەوەی کە بڵێ بژی ئەوە و من لە ئایندە چیتان پێدەوە قسەی ئەوانە نییە قسەی ئەوەیە کە ڕۆژمەڕە تۆ حەوادسی مربوط بە کۆمەڵگاکەی خۆت بخوێنیتەوە و بەرئەساسی ئەوە سیاسەتی ڕۆژی بۆ دابنێ و کە سیاسەتی ڕۆژیشت بۆ دانا تۆ دەرەجەی مۆفەقیەتی سیاسەتەکەی خۆت لە بازدەهی کۆمەڵایەتی ئابێ هەڵسەنگێنی من عەرزەکەم ئەوەیە ئەڵێم حزبی چەپی حزبی ئێران لە حاڵێکە هەمومان بۆ باوەڕێن کە هیچ کامیان پێگەیەکی کۆمەڵایەتی لە ئێرانە بەدەست نهێناوە و هیچ کامیان نەیتوانیوە لە زمانەیەکدا کە چەپی کۆمەڵایەتی بزوتنەوە کۆمەڵایەتەکان ڕۆشت دەکەن بە شوێن ڕێکخراوە ئاگەڕن بە شوێنێکە ئاگەڕن دەستی پێوە بگرن خۆیان یەکگرتوو بکەن هیچ کەم لەوانە جەزبی هیچ مەزون فەرد نییە وەکو گروەیەکی بەرچاو بەشێکی زۆری جەزبی ئەم حزبی چەپی سیاسی نابن خۆ معنای ئەوەیە کە بەڵێ لەگەڵ لە زمانی خۆیان دواکەوتوو بەڵام لە لایەکی تریشەوە لە لەحازی ئارمانیەوە لە لەحازی ئاوات و ئارزوەکانیەوە ئەو چەپی حزبێت هەمووی ئینسانی شەریف و دڵسۆز و ئازادی خوازن ئەمە نەقدێکی حرەکەتی حزبی نییە یا نەقدی ئەفراد نییە یان نەقدی نیەت پاکی نییە بەڵکو نەقدێکە لەو بۆشایەکە لە بینی چەپی کۆمەڵایەتی و چەپی حزبیە دروست بووە دوو ڕێگەمان هەیە بۆ کارش کاک ئەسەر یەکێکی ئەوەیە بڵێن بڵێ لە زمانی خۆی دواکەوتووە بڵێن لە فاکتەری علم و زانست و خۆتازەکردنەوە دوور کۆتۆتەوە بڵێن ئشکالەکە ئەوەیە کولەن پرسیاری بۆ لەو وەقعیتە قەرارمان گرتووە ناکات مەعزلی خۆی ئەوە مشکلە ئەوە ڕێگەیەکە یعنی مشکلەکە ئەناسین ئەقراری پێەکەین و دڵسۆزانە هەوڵیش بۆدەن ڕێگە حەلێک بۆ ئەو ڕێگەی دووەمی ئەوە ئینکاری بکەین
ڕێگەی دووەمی ئەوەیە کە بە مەحزیەوەی کە بەحسەکەی مەترح بوو بڵێ جاوەتی و ڕاستەکانی جوانمان پێڵێن و کولەن لەو وەزعیەتە خراپەی تیا قرار دەگرێت تۆ ڕازی بی و هیچ گۆڕانکاریەک لە خۆتا بە وجود نێنی من تەرجیح ئەدەم ڕێگەی دوو ئەوەڵ هەڵبژێرین ئەوە مەشامڵی ئەو حزبەی کە من و جەنابیش تا ئەندامیانی حزبی کۆمونیستی ئێران بێژگەم لە کۆمەڵەکەی ئەبێت بەڕاستی یعنی ئەبێ ئەوش بەشێکە لەو حرەکەتە بە نەزەری من بە احتمال بە نەفسە کە ئەبێ بیکەین کە بڵێن ئەو جەرەیاناتی کە بە ناوی حزبەوە ئەمڕۆ کارەکەم و بەداخەوە کۆماری ئیسلامی فرسەتی ئەوەی پێنەداوە لە کۆمەلگای ئێرانە کار و چالاکی بکەن و خۆیان لە معرەزی قەزاوەدا بنن ئەوانە ئێستا ئەبێ ڕۆژکارێکی بگرنە بەر کە با وجودی سەرکوتی کۆماری ئیسلامی پەیوەندیەک بە دەرەجەیەکی زۆرتر لەگەڵ بزوتنەوەی چەپی ناو کۆمەلگا بەرقەرار بکەن ئامرازەکانی پەیوەندی ئەمڕۆ ئەو ئیمکانەی فراهەم کردووە کە پەیوەندیەکی پتەوتر لە بینی چەپی حزبی کە وەدەرنراوە لە کۆمەلگا و چەپی کۆمەڵایەتی کە لە ناو کۆمەلگا لە حاڵی ڕۆشتایە بەرقەرار بێ ئەمە چارەنووسی چەپی حزبی نییە کە هەروە لە پەراوێز بێ ئەمڕۆ تەرکیبەکەی چاو لێ بکەین کاک ئەسعەد بەشێکی هەرە زۆری کەسانی بە ساڵاچوون هەڵسوڕاوانی دەهای 40 شەمسی لە ئێرانن ئەوە موقعیەتێکی مەطلوب نییە هەر لە حەزە کۆمەلگای ئێران توانێت بتەقێتەوە ئەبەم تەرکیبەوە کە حزبی چەپی ئێرانی هەیەە ئەبەم تەزتەفەکرەوە کە هەیەە بە تەکیدەوە ئێمە بەجێ ئەمێنین و بە باوەڕی من زۆر مەسئولانەیە ئێستا هەموو ئەو حزبە سیاسیانەی کە لە بەرەی چەپ و سوسیالیستیە ئەگونجن لە ناوخۆی خۆیانە ئەم پرسیارە بکەنە دەغدەغە مەترحی بکەن بە شوێنیان بگەڕنەوە من هیوادارم تەک بە تەکیان بۆ نەتیجە بگەن کە ئەو ئالتەرناتیڤی یەکەم کە عەرزم کرد ئەویش مشکل بناسین بە شۆن ڕێگە حەلا بین ولەوە نگەران نەبین کە خۆمان بە زمانی خۆمان مشکلاتەکەی خۆمان باس بکەین ڕوومە کۆمەلگا و بە شۆن ڕێگە حەلەوە بین تا ئەوەی کە ئینکاری بکەین و بچینە قاڵبی تەزاهورگەری شعاری بەڵام لە عەمەڵا بەداخەوە بۆشاییە لە بینی خۆمان و چەپی کۆمەڵایەتی ئەوە ئەحساس بکەین. باشە گرنگترین یان ئەساسی ترین ڕێگەکان بۆ نەهێشتن ئەم گۆشایە کە لە نێوان چەپی کۆمەڵایەتی و چەپی متەحەزبە هەیە یان چەپی حزبیە هەیە کامانن؟ ئێمە هۆکارەکانمان لە ئەوڵۆ باس کرد تەبیعەتەن ئەبێ پەیوەندیە لە بینی هۆکارەکان و ڕێگە حەلەکانە وجودی بێ جار بۆ دلیلە ئەساسی ترینی ئەوەیە کە بڵێن بکەوینە بی ینی مەترحکەین پرسیارەکە عەرزیشم کردی لە ئەوڵەوە و دووەمیشی ئەوەیە بەڕاستی مەسئلەی بەکارهێنانی ئامرازی علم هاوسوو لەگەڵ ئامرازی ئەو جەهانبینیە پایەی کە هەمانە جەهانبینی سوسیالیستی جەهانبینی کۆمەلگایەکی دوای سەرمایەداری هەموو ئەوانە ئەوەی کە پێڵین ئیدئۆلۆژی یان ئارمانەکانمان هاوسوو لەگەڵ ئەوە لەو ئامرازی علمە کەڵ وەربگرین ئیمڕۆ کولەن ئەوە لە دەستوری کاری چەپی حزبیە خارج بووە با نمونەی بێنم کە ئەم ئەدعای منە زۆرتر ڕوون بکاتەوە تەرکیبی هاوڕیانی حزبی چەپی حزبی لە مەجموعی حزب ئێرانیەکانە چاو لێ بکەی کاک ئەسعەد لە سەتحێکی خوارەوەی بۆ نمونە تەحسیڵات بەرخوردارن بەشێکی هەرە زۆری ئەمانە بۆ 20 ساڵ 30 ساڵ لە وڵاتانێکە بەسەرەبن کە هەمویان ئیمکانی ئەوەیان هەبوو دەرەجەیەک لە تەحسیڵاتی علمی بەدەست بێنن مەبەستیش تەحسیڵاتی دانشگاهشتیوان نییە کولەن لە پرۆسەیەکە دەستاوردهای ئەمڕۆی علمی مەبنای تەسمیمگیری سیاسیەکانیان بێت مثلا لە کنگرەکانیانە مراجعە بکەن بە ئامە لە کنگرەکانیانە دەستاوردهای ئاخری علمی نیشان بدرێ ئاگایان لێتی کاتێک کۆمەلگای ئێران ئەخوێندنەوە بۆەوە ئتفا نەکەن بڵێن مەرگ بە سەرمایەداری مەرگ بە کۆماری ئیسلامی بژی سوسیالیزم نقطە تەمام بەڵکو بافتی تەبەقاتەکەی بکوێنەوە بافتی کۆمەڵایەتەکەی بکوێنەوە لە حاڵی جۆغرافیاییەوە چاو لێ بکەم بزانە چ تەغییرە بە وجود هاتووە بۆ نمونە ئێستا مەسئلەی نەبوونی ئاو زۆر مەترحوانیە اعتراضاتی بەشێک لە شتا باشە نەبوونی ئاو دلیلەکەی چییە چۆن نەتوانرێەوە حەل و فەصل بکرێ دروستکردنی سەد ئیسفادەکردن لە منابعی ژێرزەوینی تا چه ئەندازە مشکلاتەکەی ینی منزورم ئەوەیە خۆی لە باستێکی علمی و سیاسی ئەدا ئتر لەوێ باسی ئیدۆلۆژیک و ئارمانی و ئەزی خزمەت تەهیجی و ئەوانە جگەی خۆی ئەدا بە کەسانێک کە ئەڕون متالعاکەن و ئەمە کارێکێکە کە چەپ
جەزابە بێ لە چاوی چەپی کۆمەڵایەتیەوە لای کۆمەڵانی خەڵکەوە وە کولەن تەمایلیان جەلب بکە دێن پێوەستە بن ئەبن بە ئەندامی و بوون بە ئەندام و وەسڵبوون بۆی معنای ئەوەی دانیشی تازەتر پێیان وەسڵە بێ وەسڵبوونی دانیشی تازە بە چەپی حزبی معنایەوەیە تەرکیبی سەرکردایەتەکەی و کادرەکانیشی ئەگۆڕێ ئێتر تەنها کەسانی بە ساڵاچووی هەسوڕەوانی دەهەی 40 هەتاوی تێدا نابێ کە بەداخۆ ئێستا بەشی هەرە زۆری وەزیەتەکە ئەوایە و بیر لەوە کادر پەروەری لەوێت معنی پەیداکە کە تەیفێکی تازە وەسڵە بنە بەم حزبانەوە کەسانی تەوانا و پرزەرفیەتن گۆڕانکاری لە سەتی ڕەهبەریەکەیان ناکە و یەواش ئەمە گوستەرش پەیداکە و معزلاتی کۆمەڵایەتێ بێتە معزلی ئەمانیش ئەو نیە لە ئەدەبیاتی چەپا زۆرە وترێ حزبەکە ئێمە کرێکاری نییە معنای ئەوە چییە کرێکا یعنی کەسێک لە ناو کۆمەلگایە موقعیەتی کرێکاری هەیە موقعیەتی زەحمەتکێشی هەیە ژنێکی تحت سیستەمە جوانێکی خۆشفکرە ئەوانە جەزبی تۆ نابن و معناکەی ئەوە یاری کەسێک لەو موقعیەتە کۆمەڵایەتی لەو موقعیەت چینایەتی بە تۆ جەزب نابێت ئەو تەرکیبەی هەتا تەرکیبێکی معەنە لەباری کۆمەڵایەتی و لەباری چینایەتیەوە لەگەڵ ئەو تەفاوتێکی دەباشە تۆ بۆ ئەوانە جەزبی خۆتکەی بە چی بکەیت یەکێکەوەی هەر شعاری ئازم کردی بژی و بمرە بدەیت و هەر خۆت چاکی خۆت و ئیدۆلۆژیەکەت بڕۆخی دیگەران نابکێشی و هیچ وەختی چاو لەوە نەکەی ئای بازدەهی هەیە یانە دووەمەکەی ئەوەیە لە ڕێگە حەلی عەمەلی بگریتە بەر کە خۆت جەزاب بکەیت گفتمانت زمانی قسەکردنت خۆشڕووبوونت خەڵکی بوونت هەموو ئەوانە بکەیتە ئامرازێک و ڕۆژ بە ڕۆژ ئەوانەش بازبینی بکەی ڕستگییان پێ بکەی نەتیجەی بووە نەتیجەی نەبووە و لەوێشەوە ئەگەین بۆ قەزیەکە خۆ تازە ئەەکەیتەوە کە خۆشت تازە کردەوە ئێتر تەقەدوسگەرا نابی ئەنی ئیدۆلۆژیەکەت تەقەدوسی نییە سەرۆکەکە تەقەدوسی نییە ئەزی خزمەت بکەم ئەوەی کە ڕەهبەری فکری مێژوویەکە هیچ 100 ساڵ لەمەوبەرە 200 ساڵ لەمەوبەرە ئەوانە بۆ تۆ تەقەدوسیان نیە بەڵکو ئامرازێکن فکرێتەکەیان دەستاوردیە علمیەکەیان بۆی کە تۆ ئەمڕۆ بتوانانی پێگی خۆتی پێ بکەیت و مجموعەی ئەم کارانت کە کرد ئەبینی وەکو ئاوێک کە لە شوێنێک بەستراوە تحرکی نییە ئەگۆڕێ بۆ ئاوێک لە حاڵەتێکی تحرکە ڕووناکتر ئەبێتەوە تازە ئەبێتەوە بەبێ ئەوەی کە تۆ ماهیەتی خۆتت لەدەست بدەیت با ئەوەش بڵێم و قسەکانم کۆتایی پێبێنم کاگەسان یەکێک لە تەسیراتی منفی سەرکوتی کۆماری ئیسلامی بەداخەوە ئەوە بووە کە چەپی حزبی کە ئەبێ زۆر پێشڕۆ بێ زۆر متغەیر بێ زۆر محافزەکاری تا دەهێناوە یعنی زۆر محافزەکاری چونکە ئەترسێ لە ئیدۆلۆژیەکەی کەم بێتەوە ئەترسێ بەلاڕێدا بچێ ئەترسێ شاری انحراف بێ و ئەوەندە لەوە ئەترسێ ئەوەندە محافزەکاری تا دەرهاتووە وەکو ئەو ئاوەی لێ هاتووە کە بەرەو هیچ شوێنە ناڕوات و ئاوی تزی تازەشی پێ وەسڵ نابێ وەلێڵە و هەر بۆی ئێستا ئێمە پێویستیمان بەوە هەیە کە ماهیەتی چەپ کە پێشکەوتوخواز متغەیر خۆتازەکردنەوە بەرەو پێشچوون کولەن ئەوە ماهیەتەکەی تۆزیعدا ئاوای لێ بکەین وە حزبی سیاسیش حزبی سیاسی چەپیش وەکو چەپی کۆمەڵایەتی لێ بکەین چەپی کۆمەڵایەتی ڕۆژمەڕە خۆی تازاکاتەوە تاکتیکێکی خەبات دەگرێتە بەر جواب نەداتەوە ئیگۆڕێ بۆ تاکتیکێکی تر هەدەفەکەی خۆی لە هەموو کون و قوشبنێکەوە تاقیبەکە هیچ وەخت تەسلیمی وەزعیەتی نابەسامانی خۆی نابێ بۆوە ڕازی نییە چونکە سەرکوت کراوەتر ببێت دەست لەسەر ئەژنۆ دانیشێ ئەمە ئەو خصوصیاتی چەپی کۆمەڵایەتی ئەبێ بگوێزینەوە بۆ چەپی حزبیش چەپی حزبی ئەبێ ئولگو لە چەپی کۆمەڵایەتی وەربگرێ و لەو ڕێگەوە بتوانێت ئەو خۆ تازەگیکردنەوە بکاتەوە ئەو ڕۆژکارانەی کە ئێمە چەندانەیەکمان لێرە لاو لێبەر ئەوانە بگرێتە بەر و ئەمە ئەوەش بڵێن بۆ پێویستە لەبەر ئەوەی کە چەپی کۆمەڵایەتی و چەپی حزبی دوو بەشی یەک جەستن یعنی تەواوکەری یەکتری هیچ کام لەمانە بەبێ ئەوەکەی تر ناتوانێت بۆ شێوەیە کە پێویستە دەستاوردی بێت دەستکەوتی بێ بەرەو پێش بچێت چەپی کۆمەڵایەتی پێویستی بەڕێکخرا و حزب هەیە بۆی کە سازماندرا و عمل بکە یەک دەست و ڕێکخرا و عمل بکە وانە ئەوە پێویستی حزبی بوونی خۆی ئەگەر ئێستا فرسەتمان نییە خۆ بێ بخۆمان ئامادەکەین لە سبەی ڕۆژی نەمانی کۆماری ئیسلامیە دەست بەجێ چەپی کۆمەڵایەتی حزبی خۆی دەبێت پێوەست بێت ئەوە لەلایەکی تیژۆ چەپی حزبی پێویستی بە نیروی کۆمەڵایەتی هەیە چەند سەد ئەندام جواببوو نییە بۆ نیازی کۆمەڵایەتی ئەویش چەند ئەندام عەزم کردی هەمووی لەباری سنیەوە لەباری جسمیەوە بەداخەوە لە وەزیەتێکی دامەتووبان بۆیە
ئەو چەپی حزبیە بێ کۆمەڵانی خەڵک جەزبی خۆی بکە و کۆمەڵانی خەڵک لە حزبی بوون و حەزب یافتگی پێشوازی بکەن و ئەوە بکەنە ئارومی کار و خەباتیان. زۆر باشە، من سپاس دەکەم بۆ تۆزیحاتانەی کە لەم زەمینەدات. پرسیار کۆتاییمەوەیە لە ماوەی ڕابردووە ئێوە دوایین کۆنفرانسیان کۆنفرانسی سیانزەی تشکیلات خارجی شوێر حزبی کۆمونیستی ئێرانتان بەست. لەم کۆنفرانسەی ئێوە دیارە بەشێک لە مسەوباتی ئەو کۆنفرانسە بەشێکی بەرچاویەتان بڵێم علەنیە بووە، بڵاو بووەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروە دەستگا میدیایەکان کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرانەوە. بەس پێم خۆش بوو لێت بپرسم کە لەم بەرنامە و لەم کۆنفرانسە سەبارەت بم مۆزوع مشەخەسە کە قسەمان لێ کرد چیتان وت، باسی چیتان کرد؟ مەزموونی باسەکەی ئەوێ هەرەوە بوو کە لێرە قسەمان لێەوە بێ کاک ئەسەد بەڕاستی. ئەوی شەهر ئەوە بوو کە ئێمە پێویستیمان هەیە ئەو پرسیارە مەترەحکەین لە خۆمان موقعیت بۆی کە موقعیتی خۆمان تەغییر بدەین و لەو بارەوە توافقێکی عمومی لەلایەن بەشداربووانی کۆنفرانسەوە هەبوو کە حزبی کۆمونیستی ئێران ئەتوانێت ئولگویەکی باش بێ بۆ ئەوەی کە لەو بارەوە ئەقدام بکە و ئەمەش هەوڵ بدات بگوێزێتەوە بۆ حزب و ڕێکخراوە سیاسە چەپەکانی تر کە ئەمە ببێ بە گفتمانێکی تازە کە ئێمە لە موقعیتی خۆمان ڕازی نین لە حاڵێکە کۆمەلگا گەشە ئەستێنێ خەباتی کرێکاران ژنان لاوان کەچی حزبی سیاسی چەپەکان بۆ دەرەجەی کە پێویستە تیانە لەو بزوتنەوەە دەخالەتگەرنی پێگە بەدەست نایێنن وەلا آخر نەتیجەیە کە بە شێوەی تایبەت بۆ مەسەلەی حزبی کۆمونیستی ئێران چۆن نتوانین و موقعیەتی تەغییر پێدەین و چۆن نتوانین لەمەولا کار بکەین ئەوە بوو کە بە پێچەوانەی حزب چەپەکانی تری ئێران حزبی کۆمونیستی ئێران دارای کۆمەڵەیە. کۆمەڵە وەکو لە ئەوەڵی بەرنامەکەشەوە باسمان کرد تەنیا هێزی سیاسی چەپە کە ئەو پەیوەندیە بە تۆری نسبی لێرەش عەرز دەکەم، ناڵێم دەقا و دەقەمەش زۆر ئیدعال و هەموو لە جێگی خۆیەتی، بەڵام بە تۆری نسبی پەیوەندیەکی چاوپڕی لەگەڵ چەپی کۆمەڵایەتی هەیە. ئەو بۆشایی کە جەناب مەترەحی کرد بۆ دەرەجە زۆر نییە. ئێمە ئێستا کۆمەڵە ئەبێ وەکو کاناڵێک ببینین کە ئەس جومڵە حزبی کۆمونیستیش لە ڕێگەیەوە ئەتوانێت تەقویەت بێت، ئەس جومڵە چەپی ئێران بەگشتی ئەتوانێت پێی تەقویەت بێت، ئەس جومڵە چەپ لە ناوچەکە بەڕاستی ئەتوانێت تەقویەت بێت. کۆمەڵە هەمیشە ئولگووێک بۆ چەپ لە دەوروبەری خۆی لە ئەزمونەکانی کەڵکیان وەرگرتووە، یارمەتی پێکردوون جا هەر بۆ دلیل لە تەقویەتی کۆمەڵە بەهێزکردنی موقعیەتی کۆمەڵە. ئێستا ئەو ڕێگەیە کە ئێمە ئەتوانین ئەو موقعیەتی حزبی کۆمونیستی ئێرانیش ئیمکانی ئەومان پێدا لانی کەم تەغییر بدەین. جا هەر بۆیە ئەولویەتی کاری ئێستامان لە کۆنفرانسە ئەومان ئەولویەتی کاری ئەم دەورەمانە بێەوە بێ کە هەم لەباری کاری ڕێکخراوەیەوە لە فعالیەتی سیاسی و کۆمەڵایەتیەوە هەم لە باری موقعیەتی ماڵی و ڕاگەاندنەوە موقعیەتی کۆمەڵە بەهێز بکەین. ئەوە ئەولویەتی کاری ئێمە ئەبێ و ئەوە کاناڵێک کە بێ بتوانین ئەو شتێککە کردمانە پرسیاری خۆمان لەم دۆرە وەڵامی پێ بدەینەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆیە کە مەجال خۆت نییە اختیارم بەرنامەیە. من پرسیارێک نەماوە ئەگەر لە کۆتاییە خۆت وەکو نەتیجەگیری بەحسەکانمان یان نوکتێک بە لازمەزانی پێمان خۆشە بیبیسین. من بەوە کۆتایی پێدەنم بە دوو ڕستە کاک ئەسعەد ئەم باسێکی ئێستا مەترەحە بێ من تا ئێستا بەم وەسعەدە نەمدیوە قسەی لێوە بکرێت خۆ جێگەی خۆشحاڵیە، بەڵام نابێ ئەمە ئەو دوا تەرجمە بکرێتەوە کە ئێمە حزبی چەپی سیاسی ئەدەینە ژێر ڕەخنا بۆ ئەوەی کە نەفی بکەین بە پێچەوانەوە. ئێمە کەموکۆڕیەکانی خۆمان ڕوو ئەخەین بۆ ئەوەی کە ڕێگە حەلیان بۆ پەیدا بکەین. ئێمە بە خۆ منتەقد بوون هەوڵ ئەدەین موقعیەتی خۆمان باشتر بکەین. ئەوە وەڵامێکە بۆ ئەو نەزەرەی کە ئامادە نییە بە ڕەخنە لە خۆگرتن بە خوێندنەوەی موقعیەتی کۆمەڵایەتی حزبەکان تەغییری مثبت بە وجود بێنێ و بۆ ئینکارکردنی خودی مشکلەکە هەوڵەدا لە وەزیەتی کە لەگەڵی هەڕاهاتووە خۆی بهێڵێتەوە. ئەوە وتم بە هەل ئێستاشەوە وەڵامێک بۆ ئەوە بێ ئەمە ئەم کاری ئێمە بۆ تەقویەتی حزبیەتە، بۆ تەقویەتی حزبیەتە، بۆ بەهێزکردنی گفتمانی حزبی بوون و بەڕکاری ڕێکخراو بوونە و نەپێچەوانەکەی. وە زۆر وەشکەم وەختان لە اختیار نادا.
بەڵێ زۆر سپاس بۆەوە هاوڕادڵ ئەلیاسی ئەندامی کمیتە ناوەندی کۆمەڵا کە لەم بەرنامەی کۆمەڵە وسوڕاوانە بەشداربی لەگەڵمان. بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە وسوڕاوان ئەوەی کە بینیتان قسە باسێک بوو لەگەڵ هاوڕادڵی ئەلیاسی سەبارەت بە بۆشایی نێوان هێزە چەپەکان بەواتای چەپی کۆمەڵایەتی و چەپی تەحەزوب یافتە یان چەپی حزبی و هەروەها ڕێگا چارەکان و هەوڵەکان بۆ نێشتنی ئەو بۆشاییانە کە هیوادارم جێگەی سەرنجی ئێوە خۆشەویست بوو بێت و لە بەرنامەهای داهاتووە بێگومان درێژە بەوەها بەحسایەک ئەدەین کە بەتاکید تەسیری ئەبێت لەسەر ئەو ڕۆتەی کە بە ڕۆتی چەپ و سوسیالیست لە نێو کۆمەڵگا دانرێت. پێشنیارەکانتان پرسیارەکانتان و بۆچوونەکانتان لە ڕێگای ژمارەکانی پەیوەندیکردن بە کمیتەی تەکشی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێرانەوە ئەتوانن بنێرن بۆمان و بێگومان لەسەریان لە بەرنامەکانمانە قسەکەین. تا کۆمەڵە هەڵسوڕاوانێکی تر کاتێکی شات.